ها؟ نا ونيا لقاء تلفزيوني ونيا بس اوندا دلي فلان كاس كرة باش بيا خراب بوا هسه من ابو بكر هنا تعمل لي بلاي باش باش بونيا بس قول شكل لي احوال زور سپاس ممنون كافتم کوي باش احوالم باش زور سپاس وش كيفية مهزمة باش كاني هوليري وياك لما باش منور زور خوش حالم انا لا هوليري بونا هسه تماشا كامل قصيناكم بس انا همي جماعة كي ببي مقابل قال لي يا اخوة عليكم السلام ببي مقابل جماعة خير بي زور سپاس نقبل والله عقدونا زام لا كابتن تو باسی استا يعني هولير من بوكا بلان كان سيبو داهاتو است يعني هولير استا سون دبيني والله پێشەوەی ئێمە بین يعني هەندێک مشاکل هەبوو لەو نادیە کە مەشاکلەکان زیاتر مەشاکلی ئیداری بووینە يعني خۆت دەزانێت ئەگەر مەشاکلی ئیداری هەبیت ڕنگدانەوەی دەبیت لەسەر مەشاکلی فەنیش استقراری ئیدارە ڕەبتە بە استقراری تیپەکەشەوە من زۆر جاو قسەم دووبارە کردو هەر کچێ ئیداری بیت ئەبێت ئەو دەعمە بکرێت یان ئەو پلانەی کە هەیە جێبەجێ بکرێت خاستن لە ڕووی مادیەوە دیارە چەند برادرشی پێشەم ئیدارانش نفسی مەشاکلیان هەبووە ناستیقرارێکی مادیوەی کردیە ناستیقرارێکی ئیداری هەبی کەم دوانەش نەبوون حتمما نەتائجیش نابیت بەس پاش هاتنیمە هەتا حدێک لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەعمەوە کە وەکو سەرەتا شتێکی باش بوو ئەوش بوو ئامانجەکەمان پێکا کەمانەوەی تیپەکە بوو ئەوەکو پار ئەم ساڵە هەدەفمان وا بوو کە هەولێر چەند ساڵێک یعنی باجی ئەوەی دەدا کە ساڵانی ڕابردوو داهاتە سەر ساڵی نوێ مەشاکلی مادی هەبوو ئەوەندەی خەریکی مەشاکلی مادیەکانی پار و پێرار دەبووی ئەوەندە خەریکی دروستکردنەوەی تیب نەدەبووی بۆیش ئەمەش دیسان ئەم ساڵە عینەن تووشی ئەوە بووینەوە بۆیە بەرنامەکماندانە کە ئەم ساڵە فەریق لە وەسەتی قایمە بێ بۆ ئەوەی ساڵی دابێت ئەوانەی دێن تەکمیلێ ئەو نادیە دەکەنەوە جەچ لە ڕووی ڕاهێنەراتیوە چ لە ڕووی ئیدارەوە تووشی هەمان مەشاکل نەبنەوە بەڵام بەداخەوە دیسان خەریکە مەشاکل هەیە هەرچەندە لە ڕووی پارەوە کە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی کە بۆندی لاعب و یاریزان تەکالیفی زۆری دەوێت کەچی تووشی هەمان کێشە بوون ئەلحەمدولایە ئێستاوە خەریکە هێدی کێشەکان چارەسەر دەکرێن بەڵام لە ڕووی نەتایجەوە من نەکو ئەوە کە ڕاهێنەر بووم تیپەکە لەسەرای ئەو هەموو مەشاکلە یاریزانەکان لە ئاستێکی باشدان دەکرات طموحی زیاترمان هەبوو کە ئەو تیپە بەرەو پێشتر ببین بەس هێشتا دەوریمانما من قەنەعەت دەکەم ئەو تیپە بتوانێت لەو حدودە تەجاوز بکە کە دانراوە کە لە تەرتیبی 8 بۆ 12 طموحمان لەوەی زیاتر بینە پێش ئینشاءالله هەر بەرەو پێش و بەرەو پێشتر دەڕۆن ڕناوەسن ئەوانە ئیشی خۆیان دەزانن یەکەم ئەوی بەجەنابتم گوت ئەوانە بەبێ مقابل ئیش دەکەن لەبەرەوەی ڕناوەسن ناتانن چکوڕی نادیەکەینە کیانەکە لەکنەوانە مهمترە لە هەموو شتەکانی بەحسی کردی کاپتن سەمیر بەس ئەمن لێکوانە پێشنیارێک بە حکوومەت دەڵێم بە جەنابی محافظە ئەگەر جەنابی سەرۆکی حکوومەتە پێ دەڵێم ئەو نادی هەولێرە و نادیەکە گەورەکانی کوردستانیش بەس اعتماد مەکە لەسەر هەیە ئیداری دەبی ئەمە مەکتەبێکی تەنفیزیمان هەبی لە هەیە ئیداری بەرزتر بی هەیتیشمان لەو شارەی خەڵکی باشمان هەیە مەکتەب تەنفیزی پێک بێت لە محافظی هەولێر سەرۆکی مەکتەبی تەنفیزی ڕئیس نادی هەولێر جێگیری سەرۆکی مەکتەب تەنفیزی سێ تاجیری گەورەی هەولێرێ ئەوانی ڕاضین ئێستا پێ دەڵێم جەناب کاک خۆشناو ناوچیە خالد خۆشناو سەرڕای ئەو هەموو ئیش و کارێ و ئەو شتە جوانانێ ئەو شارێک جادەکان چەند جوانە ئەوەشی کردیە بەس ئەمە حەزم لێ بەخۆشی حەز لێ بێتن خزمەتی نادی هەولێر بەس لە کیانێک بی مەکتەبەی تەنفیزی جوان دابنێن ئەوانە پارەی پێیاکەن چەند ساڵێ نادی هەولێر چەندی دەوێت چی دیکە ئەوە سەمیر ئینتزار نەکە ڕاتباتیان ناتێ ئێستا لێ بەڕاستی ئەو گلەیانە بڵێ هەیە بەس ئیدارە ئیش دەکەن وەکو ئیدارە ئیش دەکەن يعني ئەمە ناتوانین بڵێن وەڵڵی ژنەکانە ئیش دەکەن بەس ئیمکانیتیان ئەوەندەیە بەس ئەوانە یەک هیچ شتێکی مهمیان هەیە ناتان ڕاوەستن ناتانن بەس تۆ پێ دەڵێم با بڵێ بتان ڕاوەست ناتانی چونچی دەزانی لاعیب بووە خزمەتی ئەو نادی زانای کو کردیە بەبێ پارە دەستان خۆش بی زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ سپاسی کاپتن تاریخش دەکەم بەڕاستی ئێمە هەموو جار دەرێن قودوەی مە بووە تاریخ مێژوەکی زۆر جوان هەیە نیشاندەریشمان بۆ بەڕاستە من لەو ڕۆژێک کە پەیوەندی مەنادی کرد ئەو کاتێک تەمەنی کاپتن لە سەروی ئاوابووم بوو لە ڕووی یاریزانەوە بەڵام
هەوت زانم ئەو ڕۆیەکە زۆر بابرێن نسیحەتی کردنیایان زۆر شتی باشی لێ فێر بوون ئێمە فەخر دەکەین بە یاریزانەکانی خۆمان بە مێژووی خۆمان کاپتن تاریقش لەسەروی ئەو مێژوویە کە ئێمە شانازی پێوە دەکەین ئەوەش کاپتن کەیفی عەبدوڕەحمان ئەو یەک لە موازمە باشەکانی پاشەمانەوەنە زیلی پاشم زیلی پاشەمەنە لەگە محەممەد خۆش ناوانە شەش مانگ بە کاپتن ڕاگەیشتم واللهی یادگاری خۆشمان زۆرە بەس لەو کاتێ لەوانەیە لە بیرم نەبێتن بەس من ئەوەندەی دەڵێم ئەوە یەکێک بوو لە سەرکردەی یاریزانەکان بەڕاستی یەکێکی لە باشترین سەرکردەکان بوو وەکو یاریزان و زۆر شتی لێ فێر بووین بۆ ئەوی بتوانین ئەمەش خزمەتی نادی هەولێر بکەین سوپاس بۆ خوای گەورە ئێستا جەوەلیانی هەولێرن خزمەت دەکەین وەکو يعني وەکو یاریدەری ڕاهێنەر دەستان خۆش بی زۆر سوپاس